دیارێکی نیشتمانی کوردستان لە خەباتی سیاسی و چەکداری و هەم لە خەباتی ئیداری و حکومڕانی و دەوڵەتداریش دیارە هەمیشە گیانبازی کردووە بە گیانی کادیرەکانی خۆی لە ئیدارەش و مامۆستا حەمید کەریمشانە کە یەکێک بووە لە فەرماندە و کادیرە بە توانایەکانی یەکێتی نیشتمانی کوردستان. ئەمڕۆ جگەلەوەی کە ساڵڕۆژی دەست بەکاربوونی یەکەم قایمقامی شەهید مامۆستا حەمیدی کەریمشانەیە کە ئەویش لە 21 پێنجی 1994 وەک قایمقام دەست بەکار بووە، بەڵام بەداخەوە دوای 3 مانگ لە پۆستی قایمقامێت شەهید دەبێت لە بەرگریکردن لە خاکی پیرۆزی کوردستان و لە ڕوبەڕوونەدا شەهید دەبێت.